لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانش شستوش لوان كان تفسير القرآن بيروز بهم وخدمتان بس رضامندی خواهی گور و هیوادارم اوی از سودی لور بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فقلنا اضربوه ببعضها كذلك يحيي الله الموتى ويريكم آياته لعلكم تعقلون. بله خوشویستان دیارەوە لە دوای ئەوەی کە خوای گەورە سوبحانەهو وتعالە فەرمان بە موسا دەکا عەلەیهی سڵات وسەلام کە فەرمان بە بەنی ئیسرائیل بکات چێڵێک سەر ببڕن، ئیتر لە دوای ئەو هەموو هینان و برنێکەوە کردیان لە دوای ئەو هەم پرسیارەکە کردیان و لە دوای ئەو هەم مواسەفاتێک کە لە بۆ ئەو چێڵە زیاد بوو لە نەتیجەدا چێڵەکەیان سەربڕی. پاشان ئەوجا خوای گەورە دەفەرمیتن حکمت لە سەربڕینەکەی ئەوە بوو لەبەر چی خوای گەورە ئەو فەرمانیانی پێکرد تاوەکو ئەو جەریمەی قەتڵی کە لە نێوانیاندا ڕوویدایە خوای گەورە کەشفی بکە. ئیتر پاشەوەی کەوا سەریان بڕی خوای گەورە دەفەرمێت فقلنا اضربوه ببعضها، بە بەشێک لەو چێڵە سەربڕایی لە کەسە مردیەکەی بدەن. خوای گەورە زندی دەکاتەوە. دیارە ئەو بەشە چ بوو؟ دەستە چی بوو؟ لاقەچی ئەو چێڵە بوو؟ هەر عوزوێک لە عەزایەکانی بوو؟ بەڕاستی ئەوەش بابەتێکە خوای گەورە باسی نەکردیە سوبحانەهو وتعالە لە قورئانی پیرۆز. ئیتر هەر شتێک بگۆترێ پێغەمبەری صلی الله علیه و سەلەم باسی نەکردیە هەر شتێک بگۆترێ لەو بارەیەوە بەڕاستی کەوتە بابی ئیسرائیلیات و لا تضر ولا تنفع، هیچ پێویستمان پێ نییە، نە ئیشەکە لەسەوەی ڕادوەستە مهم بابەتەکەیە با بڵێن ئەوەی کەوا مهمە لێرەدا خوای گەورە ئەوی باس کردیە مهم بە بەشێک لەو چێڵە سەربڕایی لە کەسە مردێکە بدرێ و خوای گەورە زندی دەکاتەوە. كذلك يحيي الله الموتى. ئیتر لێرەدا قاتل کەشف دەبی لەبەرەوەی مەقتولەکە بە قسە دێتن دەڵێ فڵانە کەس ئەمنی کوشتیە. ئیتر بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتعالە مەبەست لێرە تەنها کەشفی قاتلەکەی نییە، لەوەیش مهمتر ئەوەیە كذلك يحيي الله الموتى. بەو شێوەی کەوا بە چاوی خۆتان دیتان کە بە بەشێک لەو چێڵە مردیەی کەوا لەو کەسە کوژراوەدرا زندی بووەوە، بەو شێوەیە خوای گەورە مردیەکان زندی دەکاتەوە. بەو شێوەیە خوای گەورە مردیەکان زیند. طبعا لە قورئانی پیرۆز و هەروەها لە سوورەتی ئەلبەقەرە بە تایبەتی زۆر تەرکیز لەسەر ئەو بابەتە کرا زندیکردنەوەی مردیان کەوا قەزیەیەکە بەعام خەڵکی شەک و گومان تێدا هەیە ئیلا ئەوانەی کەوا یەقینیان هەیە بە ئاەتەکانی خوای گەورە، یەقینیان هەیە بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە نەتیجەی ئەو شەک و گومانەی ئەو هەموو جەریمە ڕوودا. ئەگەر کەسێک بزانی زندی دەبیتەوە و حساب و کتابی لە دووە بەڕاستی جورئەت ناکە ئەو هەموو خراپەکاریە بکاتن. بە هەر حاڵ خوای گەورە دەفەرمیتن لە پێش چای خۆیان دیتیان خوای گەورە کو ئەو چێڵە ئەو بەو بەشە چێڵێکەوە لەو کەسە کوژراوەدرا کو خوای گەورە زندی کردەوە. كذلك يحيي الله الموتى. ئەگەر چی خوای گەورە نەیکردە سنەت لە دنیادا هیچ مردیەک زندی بیتەوە، بەڵام لە حاڵاتی ئیستثنائی کە وەکو معجزەیەک لەسەر دەستی پێغەمبەران خوای گەورە ئەوەشی نیشانداینە، ئەوەشی نیشانی بەشەریەتدایە کە لەو زەمانەی لە زمانی موسا عەلەیهی سڵات وسەلام ئەو شتە ڕوویدا لە بۆ ئێمەش تۆمار کرا لە قورئانی پیرۆز وەکوی بە چاوی خۆمان ببینین. دەی باشە بە بەشێک لە چێڵەکی سەربڕایی لە کەسێکی مردی بدەی زندی بیتەوە، ئەوە چییە ئەگەر توانە و دەسەڵاتی خوای گەورە نەبی سوبحانەهو وتعالە؟ چ وەسیلەیەک هەیە تاوەکو مردێک پێزندی بکەوە لە دنیادا مەگەر خوا بێوێ سوبحانەهو وتعالە؟ کەواتە ئەگەر لە دنیادا خوای گەورە بێوێ زندی دەکاتەوە، چ جای ئەوەی لە قیامەتێ؟ ئیتر بەڕاستی ئەوە بەڵگەی لەسەر زندی بوونەوە، ئەوە بەڵگەی لەسەر زندی بوون. خوای گەورە بێوێ زندی دەکاتەوە. خۆ بەبێ ئەو بەشەش کەوا لە کەسە مردێکە درێ خوای گەورە دەتوانێت زندی بەڵام خوای گەورە سوبحانەهو وتعالە وەکو گوتمان ئەوەی کردە قسەیەکی دیکە، ئەوەش بووە مەسئەلەیەک لەسەریان. بە هەر حاڵ خوای گەورە فێریشمان دەکات هەموو شتێک لە عالەمی لە قودرەتی خوای گەورە هیچ شتێک بەدەر نییە، بەڵام خوای گەورە فێرمان دەکات هەموو شتێک بە ئەسباب و مسەبەبات وەری بگرین. ئیتر كذلك يحيي الله الموتى. بەو شێوەیە خوای گەورە مردی زندی دەکاتەوە، هەر وەکو ئەو کوژراوەی بەنی ئیسرائیلی زندی کردەوە. ويريكم آياته.
ئاتەکانی خۆی نیشاندا دەسەڵاتی خۆی نیشانتاندا معجزات لەسەر دەستی پێغەمبەرەکەی نیشان دەدا لعلكم تعقلون بەڵکو بتەمایی ئەوەی کە تعقلون وەکو گوتمانکەوە ئەو عەقلەی کە لێرەدا مەبەستە عقلی ڕشدە نەک عقلی ئیدراک چونکە ئەگەر عقلی ئیدراک بیتن ئەوە ئەسڵەن کەسێک ئیدراکی نەبیتن هەر مخاطب نییە بە فەرمانەکانی شەریعەت يعني تكليفي لسر كسك عقلي إدراكي نبي أو كسر تكليفي لسر بلام عقلي إدراكي هي بلكو دمانوي لنتيجة آتانا لعلكم تعقلون تاوكو ببتماي أو كوا عقلي رشد دان هبي وحتى تحسنون التصرف عقلي شوابي كوا تساكا وخرابي بيليك زياب كانوا وكوا بتوان بابلين رجال راسل بجيرنو خوتان لا تري ولا لشتي خراب بباريزن دیارە لەعلەکەش وەکو چەند جارێک باسمان کردێ لەعلە لە بۆ مخاطب دەگەڕێتەوە بەڵکو بە ڕەجایەوەی ئەوان ڕەجایان هەبیتن کە پند و ئامۆژگار لە ئاتیان وەرگن تاوەکو بە ڕەجایەوەی ئەوان کە عەقلیان بێتەوە سەر خۆیان ئەگەرنا لەعلە لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەکار ناهێنرێ بۆی کەوا ڕەجای هەیە چونکە خوای گەورە ئەوەی بێوێت تەحقیقی دەکات ثم قست قلوبكم من بعد ذلك بەڵام ئایا کاتێک ئەو شتان بە چاوی خۆیان دیت ئەو هەموو ئاتانەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە نزیکترینیان کە لێرە باسی کردێ زیندیبوونەوەی مردی کە بە چاوی خۆیان دیتیان دەبوایە ببتەمای ئەوەی کەوا دڵیان نەرم بیتەوە دەبوایە ببتەمای ئەوەی کەوا ملکەت بن لە بۆ فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بەڵام ئایا وابوو نەخێر ثم لە بۆ تەراخیە لە بۆ تەراخی ڕوتەبی لە دوای ئەو هەموو ئاتانی کە بە چاوی خۆتان دیتن قەسەت قولوبکم سبحان الله لە دوای ئەوە من بعد ذلك دڵتان ڕق بوو سبحان الله طبعا دڵ هەمومان دەزانین کەوە عزوویەکە با بڵێن لە لاشەی هەموو ئینسانێکدا هەیە پارچە گۆشتێکە خۆ مەسەلە ئەوە نییە کەوە بە فعلی ڕق دەبی وەکو بەرد کە لێرەدا دەفەرمی خۆ ئەگەر ڕقبی وەکو بەرد ئەو دڵە ئیش ناکاتن بەڵام لێرەدا ڕقبوونەکە ڕقبوونیەکی معنەویە و دەیشبهێنی بە شتێکی ڕقی با بڵێن حسی کە بەرد ڕقێکی حسیە واتە ئەمە هەست پێ دەکەین چەند ڕقە بەرد يضرب به المثل في القساوة كواتا برد نموني بيده هندريتو بو الرقي دي خو تسيون ده الرقي خو برد نيك هكا كواتا او دلا رقدبي معنويا رقدبي سبحان الله وكو رقبوني وكو او رقاتك ولا برتك الرقيشي حسية ثم قست قلوبكم بعد ذلك فهي كالحجارة ديالا ضليش كرقدبي خيري بيونامني سبحان الله خيري بيونامني ئیتر ئەو دڵە هەتا نەرم بی خشوع و خضوعی هەبی لەگەڵ لێدانی دڵی خۆشەویستی خوای تێدابی سوبحانەهو وتەعالە پڕبی لە ئیمان و تەقوا پڕبی لە تەوەکل پڕبی لە ئەعمال قەلبیەکان ئەو دڵە نەرم دەبی ئەو دڵە نەرم دەبی بەڵام بە پێچەوانەوە ئەو دڵە هەتاوەکو ئیمان لێی دووربی هەتاوەکو دووربی لە خۆشەویستی خوا و ئەعمال قەلبیەکان بەرەو ڕەقی دەچی هەتاوەکو هیچ خێری پێوە نامینێ ئیتر بەنی ئیسرائیل لە دوای ئەو هەموو ئاتێکەوە دیتیان ثم قەسەت قولوبکم سبحان الله لێ وەکو چەند جارێک باسمان کردێ کە خوای گەورە لە دوای موسا عەلەیهی سڵات وسەلام بە زەمانێک ئەوجا عیسا دەنێری عەلەیهی سڵات وسەلام و هەروەها ئەو کتابی کە پێ دەنێ ئینجیلە لە بۆ چییە زیاتر مەواعیظ بووە لە بۆ ئەوەی کەوە دڵەکانیان نەرم کاتەوە کاتێکەوە بەنی ئیسرائیل بە دڕەقی مەشهورن سبحان الله فهي كالحجارة أو أشد قسوة إتر دڵەکانتان ڕق بوو لە ڕەقیدا وەکو چی كالحجارة وەکو بەرد دیارە بەرد ڕقترین شتە لە وجودی سبحان الله هەتا لە ئاسن ڕقترە لۆ لەبەرەوەی ئاسن بە گەرمی دەتاوێتەوە بەڵام بەرد بە گەرمیش ناتاوێتەوە ڕقترین شتە کەواتە وەکو بەردی لێ هات ئەو ئەشەد قەسوە بەڵکو زیاتریش ڕقتر لە بەرد سبحان الله ئەوجا لێرەدا ئەو زانایان دەفەرمون پێش هەموو شتێک ئەو لە زمانی عەرەب لە بۆ شەک بەکاردێنن بەڵام کە خوای گەورە بەکاردێنێ لە بۆ شەک نییە خوای گەورە شەکی نییە ئایا ڕقە ئایا وەکو بەردی یان لە بەردی ڕقترە نا لێرەدا لە بۆ تەخییرە لە بۆ ئیختیارە وەکو زانایان دەفەرمون کەواتە دڵتان ڕق بوو وەکو بەرد یان ئەوجا لێرەدا وەکو بەرد یان ڕقتریش لە بەرد جا لێرەدا وەکو زانایان دەفەرمون واتە دڵەکانی کردە دوو بەشی بەنی ئیسرائیل هەندێکیان وەکو بەردە هەندێکیان لە بەرد ڕقترە سبحان الله هەندێکیان وەکو بەردە هەندێکیان لە بەرد ڕقترە و یاخود هەندێک لە زانایان دەفەرمون فهي كالحجارة أو أشد قسوة يعني وأشد قسوة وەکو بەردە ولا بەردیش ڕقتر وەکو بەردە ولا بەردیش ڕقتر کەواتە
بمعنای وەکو واوی عەطف دێ وەکو بەردە و لە بەرجی ڕەختتر دیسانیش هەندێک دەڵێن واتە هەندێکیان وەکو بەردە دڵیان هەندێکیان لەبەر ڕەختتر هەندێک دەن لە بۆ لتحقيق ما قد سبق لتحقيق ما قد سبق يعني فهي كالحجارة وكو بردة أو أشد قسوة لردة يعني أقل لرق لبرج رقت النبي وكو برد هر هي أقل لبرج رقت النبي وكو برد هر هي للرقاتي سبحان الله أو ندرقبو هندش لزانان دفرمون أو لردة بمعنى بلي إضرابي دي يعني فهي كالحجارة وكو بردة بل أشد قسوة بەڵکو لە بەرد ڕەقترە سبحان الله بەڵکو لە بەرد ڕەقترە لێ ئەوەشیان زیاتر لەگەڵ تەفسیرەکە دەگوترێت لە دوای ئەوی خوای گەورە دەفەرمی لە بەرد چەندین شت ڕوودا ئەوان ئەوەشی تێدا ڕوونادا کەواتە لێ لە بەردیش ڕەقترە سبحان الله ئەو دڵت چەند بێخێر بووە تر وەکو لە ئەضواء البیان دەفەرمی نەتیجەی ئەو ڕەقیە لە نەتیجەی چ دێ ئەو ڕەقبوونی دڵ خوای گەورە لە سوورەتی المائیدەدا دەفەرمی فبما نقضهم ميثاقهم لعناهم وجعلنا قلوبهم قاسية کەواتە دەفەرمی لە نەتیجەی عەهد و پەیمان هەڵوەشاندنەوەی ئەوان کە چەندین عەهد و پەیمانیاندا بۆ خوای گەورە سوبحانە وتعالە کە هەڵیان دەوەشاندەوە خوای گەورە سوبحانە وتعالە دەفەرمی لەعنەتمان لێکردن و هەروە لە جەزای ئەوەش دڵەکانمان ڕەقکردن سوبحان الله کەواتە عەهد و پەیمان هەڵوەشاندنەوە زۆر خەتەرە لە نەتیجەدا دڵ ڕەق دەبی ئینسان ئاگادار بی بە تایبەتی عەهد و پەیمانی بینی خۆت و خوا سوبحانە وتعالە پێویستە بپارێزی ئەو عەهد و پەیمانی بینی خۆت و دەوروبەریش پێویستە بپارێزی فهي كالحجارة وأشد قسوة وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار أو زال قال أوش لو يدفرمي أو أشد قسوة قلت ما بمعنى بلدك وتلا كان الرقب بالكو رقت لبر برت هي وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار برت هي الروباري اللي هالدقولة سبحان الله هند الرقة أو ذا خواي جورك كبير سبحانه وتعالى روباري اللي هالدقوليني بتساي خمان دبينين بەچای خۆمان دەبین کەوا چەندین بەرد هەیە لەو چیایی ڕووباری لێ هەڵقوڵا ئەوەندە ئاوی لێ دێ وإن منها لما يشقق فيخرج منه الماء ئیواش هەیە بەردی واش هەیە شەق دەبی درز دەبا ئاوی لێ دێ یەکەمیان لێ هەڵدەقوڵێ ڕووباری لەبەر دەڕوا ئیواش هەیە تەنها درزی دەباتن ئاوی لێ دێتن بە وەکو ئاوێکی هادی وەکو کانیاوی لێ دێ وەکو کانیاوی لێ دێ کەواتە یەکەمیان بە کەمیەکی زۆر هەڵدەقوڵێ و ڕووباری لەبەر دەڕوا ئیواش هەیە درزی دەبا تەنها درزێک دەبا هەندێک ئاوی بە هادی و بەهێمنی لێ دێتن ئەو جا دەبێتە جۆگە ئاوەک یاخود دەبیتە کانیەک وإن منها لما يشقق فيخرج منه الماء وإن منها لما يهبط من خشية الله ئیواش هەیە بەردی واش هەیە يهبط من خشية الله لەسەری چیایە بەردەبیتەوە لە ترسی خوای گەورە سوبحانە وتعالە لە سەرووی چیاکاندا بەردەبیتەوە لە بەرچی بەردەبیتەوە من خەشیەت الله جاوەکو لە تەفسیرەکان طبعا کە دەگەن ئەو بەشە ئاەتە هەندێک لە مفەسیرین دەڵێن ئەوە مەجازە خوای گەورە دەینیتەوە ئەگەرنا بەرد ئیحساس تێدانی تاوکو لەخوا بترسێ مەجازە کەواتە بەرد بە ڕەقاتی خۆی يضرب به المثل نمونەی پێدرێنێتەوە بەردی وا هەیە لە ترسی خوا لە سەرچیادا بەردەبیتەوە کەوا دەڵێن ئەوە مەجازیە شتیوە بفعلی نییە لە بەروەی بەرد ئیحساسی نییە هەندێک لە مفەسیرین شێدە نەخێل بە حەقەتەوە هەموو مەوجودات و جەماداتێکیش ئیحساسی هەیە وەکو لێردا خوای گەورە دەفەرمی چیا لەسەر چیای بەرد هەیە بەردەبیتەوە لە ترسی خوای گەورە سوبحانە وتعالە جەلوێ وەکو مجاهید دەڵێ والله أعلم دەفەرمیتن هەر بەردێک لە چیادا بەربیتەوە ئەوە لەبەر هیچ بەردەبێتەوە ئیلا لە ترسی خوا نەبی سوبحانە وتعالە دەفەرمون هاوشێوەی ئەوەش زۆرە لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله ئەگەر ئەو قورئانە لە بۆ چیادا بەزیبا و چیا مکەلەف با بەو قورئانە ئەوە دەدید خاشعا متصدعا من خشية الله دەترسا و شەق دەبوو لە ترسی خوای گەورە سوبحانە وتعالە بەڵام ئێمەی ئینسان سوبحان الله چەندە دڕمان ڕەقە بەرامبەر بەو قورئانەی ئیتر لسورة الكهف خواهي يقول بس لا أودك كاتك وقصي موسى عليه الصلاة والسلام قال خضير كاتك كلمة دير بس لديوارك دكاتن أو ديوارة يريد أن ينقض يريد إرادة ذات بال كواتا خواهي يقول سبحانه وتعالى كباس لزمادات دكاتن لزور زيغان يسبح له من في السماوات ومن في الأرض أو إلى أسمان كان لزوات زماداتيش هر هموي تسبيحات خواهي يقول ذكا ولكن لا تفقهون تسبيحهم أنقول تيناغن كواتا
بحقتش ليقدريته فعلا أو رأيش والله أعلم راجح ترى لقل باقي آتكانوا أحاديث بيغمبر دقون زي صلى الله عليه وسلم بالي همو مخلوقاتي خواي قوري لخواي دا ترسي وتسبيحاتك والله إيما بينا زانين لێرەشدا نیشانەیەک دەفەرمی یەک لەوە شتانەکەوە بەرد هەیە لە سەرووی چیا بەردەبیتەوە لە ترسی خوا سبحانه وتعالى تو باشە چی لە خوا ناترسی وما الله بغافل عما تعملون خوای گەورەش بێ ئاگانێ لەوەی کە ئەنگۆ دەیکەن خوای گەورە بێ ئاگانێ لەوەی کە ئەنگۆ ئەنجامی دەن ئیتر بەوان و بە ئێمە و بە هەموو بەشەریەت دەفەرمی خوای گەورە بێ ئاگانیە بەڵێ ئێمەی بەشەر زۆر جان بێ ئاگین لەوەی کە بەرامبەرمان دەکرێت بەڵام خوا سبحانه وتعالى عالمی غیب و شەهادەیە السر عنده كالعلانية ئەوەی کەوا لە نهێنیدا ئەنجام بۆ لە لای خوای گەورە وەکو ئەوەی کە بە ئاشکرا ئەنجام بدرێت هەمووی لای خوای گەورەیەکە ئیتر ئەوە تەحذیر و ئاگادارکردن و ئاگادار بن هیچ شتێک لە خوای گەورە ناشادرێتەوە بێ ئاگانیە خوای گەورەوەی ئەنگۆ دەیکەن ئیتر ئەگەر لە بۆ فترەیەکیش خوای گەورە تۆڵە و ئینتقام بەرنەگرێتەوە لەو جەریمانێکەوە ئینسان دەیکا خوای گەورە سبحانه وتعالى وەکو دەڵێ يمهل ولا يهمل خوای مهلت دەدا بەڵام ئیهمال ناکا ئیتر پێویستە ئینسانەکان بترسێن هەروەکو ئەو جەریمەیکەوە بەنی ئیسرائیل کردیان خوای گەورە کەشفی کرد خوای گەورە هەموو شتێک کەشف دەکا و ئاگادار بین هیچ شتێک لە خوای گەورە ناشادرێتەوە لە خوای گەورە دەپاڕین لەو کەسان کە پند و ئامۆژگاری لە قسەکانی قورئانی پیرۆز وەردەگرین دەبینە ئەو بەندەی کەوا بە فعلی بەندایەت لە بۆ خوای گەورە دەکەن بە ئیخلاصەوە بە سەوابەوە خوای گەورە بەڕەحمەتی خۆی لە هەموو لایەکمان قبول بکە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون